ئێوارە 24 جاترین سلااوان لێبێ ئەمڕۆژ بە کۆمەڵک بەرگە و بابەتی نوێوە دێنەوە خزمەتی ئێوەی ئازیز و خۆشەویست لەگەڵمان بن. پاککردنەوەی ناوشاری هەولێر لە شەوانی ڕەمەزان. لێهاتووی دوو منداڵ لە مەلەوانی. گەنجانی شیلاتزێ بە میوزیک و گۆرانی پێشوازی لە هاوڵاتیان دەکەن. بەهۆی نزیکبوونەوەی جەژنی ڕەمەزان بازار جوڵەیەکی باشی تێکەوتووە. دوایەوەی شەوانە دوکان و بازاردا دەخرێن، پاشماوە دەبڵی دوکانداران و دەستفرۆشەکان سیمایەکی ناشرین بە کۆڵان و شەقامەکانی ناو شاری هەولێر دەبەخشێ. هەرچەند دەکرێت کاران بارکی خۆیان و تا درنگانی شەو خەریکی پاک و خاوێنکردنەوەی کۆڵان و قەیسەری و شەقامەکانن، بەڵام بۆ پاک و خاوێنی چاوەڕێی هاوکاری زیاتر دەکەن لەلایەن دوکاندارەکانەوە. من وەکو دوکاندارەکی گەڕەکی تێراوە ئەو کۆڵانە دوکاندارین لە قەدیمەوە ئەوجا بەنسبەت ئەو زبلە ئێرانە لە زمانی قەدیمەوە هەر ئەوها بووە زبلەکە بە گشتی ئەلێرە لە کۆڵان کۆ دەبتەوە، بەڵام ئێستا بە بۆنەی جەژنەوە زبلەکە زیادی کردووە. کرێکارەکانیش تەقسیریان نەکردیە، ئیشی خۆیان کردیە پێش جەژن و پێش ڕەمەزانیش کە چۆن بووە هەر ئێستا شەروایە، بەڵام ئێستا زیاتر ماندینە لەبەرەوەی جەژنە کارتۆن و شتیها زیاترە و بە چای خۆشتان دەیبینی. ئێمە حەز دەکەین وەکو دوکاندار وەسیلەکە بیەن، شتێک هەبیتن ئەو کەلوپەلەی وەکو حاویەکی زبل هەبیتن یان ڕێگایەکی تر هەبیتن ئەو کارتۆنانە ئەو پاشماوە لە ناو خڕبتەوە. ڕۆژانە لە 24 ساعت ئێمە تقریبا 160 تن حتا 170 تن زبرمان هەیە، چکە هەموو سارێجارێک ئەمە لە 24 ساعت قەپانی دادەنین 160 تا 170 تن زبرمان هەیە. بە وەزن زبرمان لە بەلەدیەکانی تکە کەمترە، بەس بە قەبارە زبرمان زیاترە لەبەرەوەی زبرەکەیمە لایلۆنە خەبایە ئەو شتەیە زبرمان قەبەیە بەس بە وەزن کەمە. ئەنی بۆ نمونە ئێستا سیارەی مەدەڕوە لەوانە 2 تەنی تێدابی، بەس ئەگە زبرەکانی بەلەدیەکانی تکەبین لەوانە 6 تەن بێ و سیارە، چکە 12 مەتریە. زبرمان کەمە ڕۆژانە ئەمە 10:11 دەست پێ دەکە بە خۆتانەوە لێرە دەگەرماندانە هەتا سعات 12 شەوێ 2 شەوێ ئەفۆنە تا سعات 2 شەوێ ئەمەش دەکەیت بەو نەوعەیە. هەزا و بازار تەیراوەمان هەیە، شێخەڵامان هەیە، قەیسەریمان هەیە، ئەوانەمان هەیە. لە بۆنەکان لە ڕەمەزانی لە نەورۆزێ لە جەژنێ قوربانێ لەوانە زبریمە فەرق دەکا، زبرمان زیاد دەوێت چیت کە زبرەوانە بەس وچێ دیکەش ئەمە هەتا شەوێ سعات 8:30 هەردەمینەینەوە. بەڵام ئەگەر ئەو خەرکە توکاندارەکان ئاریکاری مەبن، ئاریکاری ئەو کارمەندە بەڕێزانە بن باشترە، ینی بە دوو توکان بەسێ توانی حاویەکی دانێت یان کابرا دەبینی توانی جلک فرۆش نەیە زۆر بە 50 قەمیسی بفرۆشی 50 حلاگە ناوک حلاگەی زبری جێ دەبیتەوە، ئەرچیمە ئاسانتر دەبی، ئەرچی ئەو کارمەندانە ئاسانتر دەبی لە جێ خۆی ناو حلاگەی دادەنێ کارمەندەکە دەست دەگاتێتەوە ئاسانتر دەبی. بەس ئەمەدەی پێش هەموو توکانەکان هەموو بازارەکان پێشیان خاوێن کەینەوە بکەینەوە کۆمەرکەت بە خۆشتان تەمەشاداکەن ئازا دوایە بێن ئەو کۆمەرەی ناو سیارەکەین. بەس ئەگە توکاندارەکان کاسب کارەکان حلاگەیان نەبی یان سەلەی زبریان نەبی لۆمە باشترە ناو سەلەی دەکە هەم پێش توکانەکەی خایەن هەم سیمای شاری خاوێنترە کارمەندەکەی مەشماندی ناوی ڕاست دێ سەلەکەی ناو سیارەکەی دەکە و ئاسانترە زووتر خایەن دەبیتەوە.
لە هەردوو ئاینی مەسیح و زەردەشت هاو شێوەی ئاینی ئیسلام ڕۆژوگرتنیان هەیە. زەردەشتیەکان هەموو مانگێک 4 ڕۆژ بە ڕۆژوو دەبن و مەسیحیەکانیش هەموو ساڵێک پێش جەژنی قیامەتیان 50 ڕۆژ ڕۆژوو دەگرن. پەیڕەوانی ئەم دوایینەش بە ڕۆژوو بوون بە گرنگ دەزان و لەو باوەڕەدان ڕۆژوو گرتن دەکرێت ببێت بە دەرفەتی یەکدی قبولکردن و پێکەوە ژیانی ئاشتیانە لە هەرێمی کوردستان. هەموو مانگە 4 ڕۆژ بە ڕۆژەوە بین ئەویش کە 2 مانگ 12 مانگ 14 مانگ 21 مانگە کە ئێمە بە ڕۆژوە بین لە کاتی ڕۆژوگرتنەکانمانە ئێمە ئاژەڵ سەرنابڕین و گۆشت ناخۆین بە هەموو شێوەیەک هەموو جۆرە گۆشتێک ناخۆین وەکو مریشک حیوان ئیتر ماسی هەموو شتێک بۆچی ئێمە گۆشت ناخۆین لەبەر چەند هۆیەکی هەیە یەکەم لەبەرەوەی کە ئەم حیوانە هەموو هەفتەی یعنی ڕۆژێک کە 2 ڕۆژ سەر نەبرێت ئاژەڵەکە زیاد دەکات کە ئاژەڵی زیاد بوو لە بازار گۆشتەکەی هەرزانە بێت. دووەم بەروبوومی هەیە ئەوانە کە ئێمە گۆشت و بەروبوومەکەی ناخۆین تەبعاً بەروبوومەکەی بەشی ئاژەڵی ترەکات یعنی بێچۆکانی خۆی کات بەروبوومەکەی. مەسیحیەکان دەکەوێتە پێش جەژنی قیامەت جەژنی زیندبوونەوەی مەسیح ئەوە کە هەموو ساڵەیەک ئەکەوێت لە کۆتایی مانگی 3 یان لە مانگی 4 ئەو جەژنی قیامەت. پێش جەژنی قیامەت 50 ڕۆژ ئەوە ڕۆژووی مەسیحیەکان. ڕۆژووی مەسیحیەکان لە ماوەی 50 ڕۆژ پێش جەژنی قیامەت بەرهەمی حیوان و گۆشت و مریشک و ئەو شتانە ناخۆن. 12 شەو حتى 12 یۆرۆ هیچ شتێک ناخۆن. دوای 12 یۆرۆ کە بەس خواردنەکە بۆ شتێکی نەباتیە یعنی جگە لە شتێکی حیوانی وەکو بەرهەمی حیوان پەنیر هێڵکە ئەو شتانە ئەوەش یعنی بۆی نییە کابرایەکی کە ڕۆژوو ئەگرێت کە ئەو شتانە ئەخوا. ماوەی 20 ساڵ دەبێت شاری ئاگری باکووری کوردستانی جێهێشتۆ لە شاری ئیستانبول خۆی گرتوتەوە. یونس ماوەی 2 ساڵ دەبێت نانەوە خانەیەکی کردوتەوە لەگەڵ خەسووی خۆی کار دەکات و هەلی کاری بۆ چەند ئافرەتێکیش ڕەخساندووە. ژمارێکی زۆری دانیشتوانی گەڕەکی گازی عوسمان پاشا کوردن و بەکردنەوەی ئەم نانەوە خانەیە دڵخۆشن و وا هەز دەکەن نانی خۆماڵی لە شارەکانی خۆیان دەکڕن. ئەوە 2 ساڵە ئەمە دەست نۆنی تەندوریکیە ملەتی مەی کرد نۆنی تەندوری زەم پڕ حەز دەکە نۆنی بێداری نۆن نەدەیسە ساو نۆن مەرە قیرن دەکەم نۆن بێداری یانە زەڤرن دەچە نۆنی تەندوری باوکاڵی مە دەداهات وڵات میشکنێ نۆنی دها قاڵن ملەتی مە بخوازە ئەم ژێرە چێت بکەن 4-5 یۆنلق باشلامیش دەکە نۆن بێداری یانە نامینە ملت دیگه نون شویتی ها نون شویتی بدم فتار اما نزدیکی فتار ملت بدارید که بسری سرا دیزمیش لو حتی درهانه نون ما آکارانه یعنی نون ما آکارا رندشه روزه ام 5 توربه آرچید کن یعنی توربه 300 نونی داویجه 1500 نون هم داخل دستا عین دستا ورد کن هبیر دنیا سر رفق هیا دنیا سر رفق لیدخل فکری دخواه کرمانش دخواه هر کس دخواه بینانی فقیش بردایان ویاکی وی ایشی دارن درمای تنبه معبا ایشا وکیلیه مرش فایده و آنش فایده بی داره خود که پی یعنی چه درما خواهد دکن ما اکا خود کرده جا که عین باشلامیش که اکا دی با وخن دی با ما مملکت ما چه ما عین براش باشلامیش کریه عین دوام دکن اما دوام کن حتی هم اما دوام کن ترکار زحمت ما کردار زحمت نینه
أنا وإيش أمام وإيش مرة زحمتنا تركوا زحمته وإيش أخنا ممنونين فقير فقراء ما يدار دكا أصلا بيان كاسي دار ناك بمملكتي أو إيش ما يعني وإيش ناك دار ناك أما كابي إيش أمره ناك ترك قصي كورتالية هات تشتري إيري كوا أما شوك أما أجيب وإيش أخذ دام كن أو جاك كم كردا نقشة كم كردا ما نقشة كم كردا دام دكن زارو كما هو اشتنا گوشتنا مجبور میشی دام که بزار که خوی کن نخواست ما هنر کم نک کیه بکه یعنی تک ایش نادمه ایش ما کرمانجا اوه میشی دام دکن ساعت 8 را باش نمیش که 8 خلاص کن پاترون ساعت 4 تا 5 تا 4 تا زحمت پاترون رایش زحمته ایش راه زوره چون که پاترون ته هوی دکه تندورا داده ده هر چی دکه همیشه ندخن بهار پاییز زمستان فرق etmez yani saat آخر 4 bir işi dike ne ki bimine mecbure ama memlekette ama çok memlekette kim isabı memleketi diken hiç farkı ziyade düşkala yani hiç farkı zaten de peşin فنا آنک بی معنا در ناخه کی چیم تندور ما کرمانجا ما کرده ام دوام دکن امشتینی هوی دخش قازان دخل قازان گرکق دکن تمام میگه دخنا تختا قپامیش دکن تندور مدینه میش دم تندور خورتم آب دکن امنان اخلی دخن حتی هوی دم هم دخن آتا هوی رد بود اونجا که اکنی سبر هوی دکن ساعت بیشتر جا که هوی دکن دا علمان مسجد دینامی آخر دینامیش دون چاق دخن دینامیش دون همیشه تندور عین داده است باشلامیش کنی حتی هوی دم هم پیش رد دکن امنان اخلی هوی دک تغییر به حق از چه مال خو چەند گەنجێک لە پارکی شارۆچکەی شیلاتزێ بە میوزیک و گۆرانی پێشوازی لە هاوڵاتیان دەکەن. ئەم گەنجانە هەرچەندە شوکاری تایبەت بە خۆیان هەیە، بەڵام شەوانی مانگی ڕەمەزانیان کردووە بە بیانوێک بۆ ئەوەی بە گۆرانی و میوزیک کەشێکی خۆش بۆ هاوڵاتیان بڕەخسێنن. روزانه دمت رمضان پرستی هندی که رمضان مروفی واسطی پروژه هم هر یکش مکه چشول هیا که چشول کردن شول خوبه مجیله دمین توشف که هم اکو دبینین مثلا در کردیم چینه جایی که آن جایی که رین نخوره افشوجی هم حوال بگو در کردین مکوم های کمارشات ام چند حوال اکین ام افشول بره پارک حاضر بوینو بگوارینش نخور دو شبکه موزیکی بید افشول موزیکی بید بید داروانی نادم شاهی و سلطانی پشمرگم داروانی نافروشم ارزانی داروانی چهارش ما خرجت پیمانگی و نرنجوانم اش بشه جدا جدا شانو موزیک و شیوکاری لی نه افسانه کو مروف آلت کی فیر بیتن بس با پاریکاری حوالا و چندین رینشتن و بشوا هر سترانه کنی ام بینین ام پرو سرکن و هر چیش ما شارازایی که باش
ملودیە داهبیتن یان گوتنا وێسترانێ یان پەیوێت وێسترانێ داهبیتن پرۆستیژی دوارینشنادا ئەم گەڵک ئیسفادەیشێک کودت کێنەوە یا ترجمە ئالەتێ تەی ئالەتێ عودێ موزیک ژەمێ هەی پیانوێ ژەنیتن یا هەی نایێ باڵاوانێ بزقێ کەمانێ ئەف ئالەتە هەمیژی مەتەی هەرێکی ئالەتێ خۆی جدایە هەی زێدەباری هەندێک هەواڵ مەتەی دوسێ ئالەتە شەڕەزایەکە باشە تێدای لێرەک و کەسێکی دی بێتن ناو گروپێ مەدا ئەم شێن فێری ئالەتێکی دی بکەینەوە و ئالەتەکە دژیر خوزێ دەکەینەوە أمسون خرينة ديما بين سردنة يلملتي ژیان و زیوین دوو منداڵی مەلەوان و لە ماوەیەکی کەمدا توانیویانە بەباشی فێری وەرزشی مەلەوانی بن. ئەم دوو منداڵە بە پێی تەمەنیان بە لێهاتووی مەلە دەکەن و فێری چەند جۆرە مەلەیەک بوون و بۆ کاتێکی زۆر لە ژێر ئاودا دەمێننەوە. هەرچەندە تەمەنیان بچووکە بەڵام خەونی گەورەیان هەیە و ئەگەر لە مەلەکردن بەردەوام بن ئەوە داهاتوێتی گەشاوەیان دەبێت. ناو ژیانۆ دلێرە تەمەنم حەوت ساڵە لە کوردستانە ژیم زۆر حەز لە مەلەوانیە سپاسی ماوسابەرم باوکمەکەم پشتگیریان کردم. حەزم لە مەلەوانیە زۆریش ماوسابەرم پشتگیری کردم زۆر دەستخۆشی لێ یەکەم. حەزەکەم لەگەڵ باوکەوە بێم بۆ مەلەوانی بەژێر ئاوا ڕۆم. من هەموو ڕۆژە حەزەکەم مەلە بکەم لە ژێر ئاوا. حەزەکەم بمم بە یاریزانی مەلەوانی کە گەورە بوون. زیوین هامن مستەفام دەرەچم بۆ پۆلی پێنجی سەرەتایی. لە مناڵۆ حەز نەکرد کە ببم بە مەلەوان و ببم بە هاوڕێی ئاکۆ و خەڵکانی تریش فێری مەلەکەم. من ماوەیەکە مەلاکەم و زۆریشم هەڵدا و زۆریش باش بووم. من کە گەورە بووم خەونم ئەوەیە کە ببم بە یاریزانێکی ئۆلۆمپیک بۆ ئەوەی کەسێک فێر بێمەلە بێم ئەبێم لەگەڵ ببێ بە هاوڕێی ئاکۆ و لەگەڵ ئاکە ڕاکەم. من ناوم بەرهەم سەلامە ڕاهێنەری مەلەوانی سلێمانی پۆڵم ماوەی 11 ساڵە لە بواری ڕاهێنەرایەتیە کارەکەم. خولیای خۆم تەنها وەرزشی مەلەوانیە لە وەرزشەکانە. دیارە کە خولێکی ڕاهێنەرمان بۆ یاریزانی مەلەوانی کردەوە بۆ تەمەنی 6 تاکو 10 ساڵ. یاریزان ژیانۆ دلێر دەرکەوت کە بەهرەیەکی زۆر باشی تایە ئەویش ئەوەیە کە توانای مانەوەی لە ژێر ئاوا زۆر باشە ئەتوانێت ماوەیەکی زۆر ببڕێت لە ژێر ئاودا. پاشان من درکم بەوە کرد کە ئەم توانایی سەر و قودرەتی مناڵێکی تەمەن 6 ساڵە بۆیە هەوڵمە پەرە بەو توانایی بم. ڕۆژانە تەمرینی ژێر ئاویم بۆ دانا بە ماوەی مانگێک توانی 27 مەتر ژێر ئاو ببڕێت کە ئەمەش ڕیکۆردێکی تازەیە بۆ تەمەنی مناڵێک کە 6 ساڵ بێت.
بڕۆ پێویستە لەسەر دایکان و باوکان چۆن خواردن و خە و ئاو پێویستە بۆ مناڵێک وەرزشیش پێویستە بۆ مناڵ بۆ گەشەی مناڵ بۆ ئەوەی کە بارێکی دەرونی جێگیری هەبێ بۆ ئەوەی لەشێکی بەهێز و بەرگریکار لە نەخۆشیەکانی هەبێ بۆ ئەوەی کە باڵای بەرز بێت و ماسوولەکانی گەشە بکەن پێویستە بە تایبەت و وەرزشی مەلەوانی لەسەریان بکرێت بە واجب. بەرگە و بابەت ێوارە 24 ئەمڕۆمان کۆتای پیا تا ئێوارە 24ێکی دیکە ئاسوودە بن.